بە خۆشحاڵیەوە ماوەی دوو ڕۆژە ئیڤنتی ڕۆژی گیانی سینەما لە شاری سلێمانی با نمایشکردنی چەندین کورتە فیلم بەڕێوەچێت و بێگومان چەندین خەڵاتیش لەنێوم ئیڤنتەیە بەسەر ئەو کەسانەیە دابشکرا کە ساڵانێکی زۆرە لەنێو بواری سینەما وارواشان و فیلمان لە شاری سلێمانی خزمەتەکەن بەڵام بەداخەوە کۆچی دواییان کردووە بێگومان بە ئەنجام گەیاندنی ئەم جۆرە ئیڤنت و هەروانمایشکردنی ئەم فیلمانش گرنگی و تایبەتمەندی خۆیەیە چەنە ئەم ئیڤنت و ئەم چالاکیە ئەبوو لە مانگی 12 بە ئەنجام گەێنرێت بەڵام بەهۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا و هەروە چەند بابەتێکی تریشەوە دواخراو ڕۆژی دوێنێەوە هەروە ئەمڕۆژ ئیڤنتەکە بەرەوە چوو چەندین فیلمیشتایە نمایشکرا گفتوگۆکەم لەسەر ئیڤنتەکە و هەروەها ڕەوشی فیلم و فیلمسازی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانیە بە میوانداری هەرێکرا بەڕێزان دکتۆر دڵشاد مستەفا کە بەڕێزیان مامۆستای زانکۆن وەروە زۆر بەڕێز کاک بەرزان ئەسمەت کە بەڕێزیان دەرهێنەرن سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش بێ دکتۆر زۆر بەخێر بێ پێم خۆشە بزانم بە ئەنجام گەیاندنی ئیڤنتی لەم شێوەیە تا چەند گرنگا و ساڵانە و بە تایبەتیش بۆ دەرهێنەران و بۆ بواری سینەماش بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەڵێ لە ڕاستیە هەموو جۆرە بۆنێکی نمایشکردنی فیلم گرنگە و بە تایبەتیش لەو کاتانە دەرهێنەر یاخود ئەو کەسانی کە فیلم دروستەکەن هەموو فیلم مەکەرەکانی ئێمە ڕوبەڕووی بینەرە بنەوە لە ڕاستەخۆ ڕوبەڕووی بینەرە بنەوە دوایەوە جۆرێک لە ئاستی هەڵسەنگاندنی تێکەوەی بۆ ئەوەی کە بیبینن و بزانن بینەری ئێمە چۆن چۆنی تەماشای فیلمەکانیانەکە یاخود ئاستی بەرەمهێنانی فیلمەکانیان چۆن چۆنی هەڵەسەنجێنە لەبەرەوەی کە ئەگەر بێت و ئێمە هەر فیلم دروست بکەین و بینەرێکی وهامان نەبێت پێمان بڵێ ئاستی ئێمە لەکوایە خۆمان لەنەوە ئەو کۆنتێکستە مێژوویە نابینینەوە کە مێژووی فیلمسازی لە سەرەتایی دروستبوونی و تا کۆمڕۆپیایەت تێپەڕێ و بە تایبەتیش ئێمە لە کوردستانێکا کە هێشتا بە تەواوەتی نەچۆتە سەر نەخشەی فیلمسازی دنیا ئێمە هێشتا لە سەرەتاکانی دەرکەوتنی هەندێک شەپۆلی دروستکردنی فیلمان هەندێک بزافی دروستکردنی فیلمان لە کوردستان ڕاستە فیلممان دروست کردووە چوونێتە فستیڤالەکانی دەرەوە و ئەوانەمان کردو بەڵام هێشتا بەو شێوازەی کە پێویستیمان بەوەیە پۆزیشنێک پێگەیەکی باشمان لە ناو نەخشەی فیلمسازی هەبێنیمانە بۆی ئەم جۆرە ئیڤێنتانە کۆمەکی فیلم میکەرەکان و فیلم دروستکەرەکانی ئێمە کات بۆی کە بتوانن پێگەی خۆیان ببینەوە لە نێو ڕوتی فیلمسازیە بەگشتی و ئەوەش ببینەوە کە بینەری ئێمە چ جۆرە فیدباکێ چ جۆرە ڕنگدانەوەیکی هەیە چ جۆرە وەڵامدانەوەیکی هەیە بۆ بەرهەمەکانیەوە کاک بەرزان تۆکو دەرهێنەرێک وایەکێک لەو کەسانەی کە لەنێو ئیڤنتەکەیە فیلمت نمایش کراوە ئیڤنتی لەم شێوەیە بۆ ئێوەی دەرهێنەران تا چەند گرنگە یاخود بڵێن گرنگە ئیڤنتێکی بەم شێوەیە هەبێت بۆ ئێوەی کە ئێوە بتوانن فیلمەکانتان نمایش بکەن بێگومان دیاریکردنی هەفتەیەک یاخود دوو ڕۆژ یا سێ ڕۆژ بۆی کە خەڵک بێ سەیری فیلم کە ئەوانەی کە پیانەوەترێ فیلمساز بە تایبەت ئەو گەنجانی کە هاوڕێن بوون دێکەوە فیلممان دروست کردووە بێگومان هەلێکی زۆر باشە بۆی کە خەیاڵی خۆمان لەسەر شاشەی سینەما ببینینەوە جارێکی تر ئەو خەیاڵی کە توانین پێی بنووسین پێی وێنەیەک دروستکەین کە دوجار تۆ لەناو ئیڤنتێکە خەیاڵی خۆ دەبینیتەوە کە هاوتایە لەگەڵ هەندێک خەیاڵی جیاوازتر کە هاوڕێی خۆتە یا کەسی ترە لەم شارەیە سەرقاڵی دروستکردنی فیلمە بێگومان بۆنەیەک بەم ناوی کە ناوناوە ئیڤنتێک بۆ نمایشکردنی فیلمەکان پێم وایە هەلێکی زۆر زۆر باشە بەڵام هەر لەم شارەیە مەسەڵەن یا لە دووهۆک مەسەڵەن هەندێک خەڵکێ مەسەڵەن بە دەرلەوەی کە حکوومەتیش بێت دیێت فێستیڤالە دروستەکە ئەی بۆ حکوومەتی کوردی یا مەسەڵەن وەزارەتی ڕۆشنبیری هەوڵ نایەت خۆی لەناو پایتەختی ڕۆشنبیریە جۆرێک لە فێستیڤال دروستکات پێشتر هەبووە بەڵام ئەوانەی کە سەرقاڵی دروستکردنی فێستیڤالەکە بوون خەڵکانی مەسەڵەن دوور بوون لە مەسەلەی خەیاڵێکی سینەماییە بێ هەندێک کەس هاتوون مەسەڵەن کە خەیاڵێکی تریانە بوو مەسەڵەن ڕوویایەکی زۆر ئابووریان هەبوو بێ بۆ شخصی خۆیان نەک ئەوەی کە بێن فیلم دروستکەن من خۆشحاڵمەوەی کە ئەمڕۆ لەگەڵ کەسێکە قساکەم کە ڕۆژگارێک مامۆستام بووە لە کۆلێژ تۆ بە منی وت ئەم ئاستە چۆنەوەی گەنایە ناو ئیڤنت مێژووی سینەمای کوردی لە ڕۆژی دروستبوونیەوە تا 2016 قۆناغێکە پاریش 12 فیلم مەسەڵەن بەشێکی زۆریانم و هاوڕێی خۆم بوون کە خوێندکاری بەشی فیلمسازی بوون تەخڕۆجیان کردو یاخود هێشتا لە ناو سیاقی فێربوونان لە ناو کۆلێژا خوێنن ئەو خیاڵی کە تۆ چیتە کۆلێژ و فیلمی پێ دروستەکەی ئەو گەنجانی کە لە ماخیرانەیە مەسەڵەن 2016 هەوڵیانەوە فێر بن وێنە دروستکەن فیلم دروستکەن
پێم وایە جۆرێکی ترە لەوەی مێژووی سینەما پێشتر مەسەڵەن خەڵکانی ئێمە کە فیلمیان پێ دروست کردووە درامایان پێ دروست کردووە دڵنیا بەلەوەی کە گۆشەنیگایەکی زۆر جیاواز بووە لێ 2016 من پێم وایە دروستکردنی فیلم بە شێوازێکی ترە بە گۆشەیەکی ترە بە خەیاڵێکی ترە بە عەقڵێکی ترە دروستکردنی ئەم ئێڤنتەش لە ڕاستیا بۆ من هەلێکی باش بوو لە دوای کۆلێژی وینەرە جوانەکان بەشی فیلمسازی کە هەڵبەت ئەو دۆخێکی کۆرۆنا بوو نەمانتوانی کار بکەین من لە ئێستا کارم کردووە و بۆ من هەلێکی زۆر باش بووە بۆی هەموو شتانی کە من فیلمم پێ دروست کردووە دوجار تۆ خەڵک فیلمەکە دەبینێ هەمووانەی کە پێی وترێ لایانی باش لایانی خراپ دوجار تۆ ئەمانە ئەی بیستیتەوە خەڵک پێ دەڵێ کاما بێتە دەرچێکی باش بۆی کە تۆ لە ئایندە باشتر زۆر بە وریایی کار بکەیت. زۆر باشە دکتۆر فیلمی خود بڵێن بەرهەمەنانی فیلم بە شێوەیەکی گشتی قورسایی خۆی هەیە و بەرهەمەنانی کورتە فیلمیش بێگومان تۆ گەیاندنی پەیامەکەی لە ماوەیەکی زۆر کوورتا فیلم هەیە دقەیەکە فیلم هەیە 3 دقەیە بەڵام تۆ بێ زۆر بە خێرایی ئەو پەیامە بگەینی دەرهێنەر مەبەستم چاوی بینەری ئێمە بۆ کورتە فیلم چۆنە بۆ نمونە لە ئیڤێنتێکی لەم شێوەیە نەبێت ئێمە کورتە فیلم نابینین یاخود لە فستیڤالەکانە ئەگەر فیلمێک کورتە فیلمێک بنێڕێتە دەرەوە و بتوانرێت بۆ نمایشێک یاخود لە فستیڤالێکە بتوانێت کێبڕکێک بکات چاوی بینەری ئێمە تا چەند ئاشنایە بە بەرهەمهێنانی کورتە فیلم ڕاستیاوە کێشەیەکی گەورەیە کە کورتە فیلم نەک لە لای ئێمە بەتەنیا لە هەموو دنیا کورتە فیلم بازاڕی نییە ڕاستیە لە بەرەوەی کە جۆرێکە لە فیلم با بڵێن بە ئارت سینەما ناسرێت جۆرێکە لە سینەمای هونەری کە تایە هەم فیلم سازەکان و هەم بینەرەکانشی خەڵکی دەست بژێر و تایبەتن جۆرە لە کەسانێکی تایبەتن کە ئەنەوێت پەیامێکی دیاریکراوە یا جۆرە مانایەکی تازە و جیاواز بەرهەم بێنن ئەو شێوازەی کە مامەڵی پێکەن ئەو فۆرم و ستایلی کە ئەوان مامەڵی پێکەن تەواو هونەریە و تایبەتە بە دەست بژێرێکی زۆر تایبەت بووە ئەم فیلمانە لە ناو میدیای ئێمە شاجەگەی نابێتەوە ئێستا بۆ نمونە کەناڵی کورتسات کە کەناڵێکی پێشەنگە لە زۆر لایەنی پێشکەشکردنی درامای تەلەڤیزیۆنی پێشتر ینی ئەو کاتانە من لە یادمە لە سەرەتاکانی کورساتە هەندێک کورتە فیلمیشی نمایشە کرد ئێستا کورساتیش مەسەلەن ئەو جۆرە نەریتەی وەکو جارانی نەماوە لە بەروچی لە بەروی کە میدیای کوردی بەگشتی ئاراستەیەکی تری وەرگرتووە لەو ئاراستەی تر هەچەنە کورساتە تا ئێستا لەسەر ئەو بنە ماڕەسەنە هونەریە کەلتوری خۆی ماوەتەوە لە ڕاستیە بەڕای منیش تاکە کەناڵێک کە تا ئێستا توانیوەتی پارێزگاری لەو جۆرە لە ڕەسەنایەتی کەلتوریە بکە کە خۆی ئامانجی سەرەتای دروستبوونی کورسات بۆی لە بەروی کە بازاری کورتە فیلم نییە لە دنیا میدیاش باخی پێنایە بۆی ئەوەی کێت بۆ بینینی کورتە فیلم دەست بژێرە ینی خەڵکێکن یەکتریە ناسن ئێستا مامۆستا بەرزان زۆر بە باشی باسی گوتی هاوڕێکانم بوون ئەو کەسانە بوون کە پێکەوە فیلممان دروست کردووە هەمومانی کە لەم ئیڤێنتایمنی تۆ هەم زوربەی زۆرمان ئەم یەکتریە ناسین ڕەنگە هەندێک کەسی تر کە لە ڕێگەی سوۆسیال میدیا و میدیاشەوە ئاگاداری جۆرێک لە ئیڤێنتێکی وایە و ڕەنگە بیەوێ هەندێک لە هونەرمەندانی ئێمە لە شوێنی ئاوها ببینێ بێت فیلمە بینێ سەیرەکە بە تایبەتی شارێکی وەکو سلێمانیش ینی مەسەڵی نازناوی پایتەختی ڕۆشنبیری خۆ هەر بەتەنیا هونەرمەند و ئەدیب بۆمانە بەشدار نین لە دروستکردنی ئەم نازناوایە بۆ ئەم شارە خودی خەڵکی شارەکە بەشدارن لە بەروی کە خەڵکی ئەمە تامەزرۆی بینینە لە ساڵەکانی هەشتایە کە هێشتا بزوتنەوەی فیلمسازی کوردستان دروست نەبوو بوو بزوتنەوەیکی شانۆی بەهێز لەم شارەیە بوو فەستیڤاڵی شانۆی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی دروستەکرا هەموو ئەو بینەرانی تری کە لە دەرەوەی سلێمانی شەهاتن دڵبەندی ئەم بینەرە بوون ئەم خەڵکە چی هاتووە ئیسە بۆ نمونە لە ڕۆژێکی سەرمای وەکو ئەمڕۆ دوێنەی سلێمانیەکەن پلەکانی گەرمان لە ژێر سفرە و لە با بڵێن ناقص حوت و ئەوانەیە خەڵکە بینین نزیکەی 300 400 500 کەس لە هەوڵێکی گەورەی وەهایە دانیش تەماشای فیلمەکە خۆ ئەمە کەم نییە لە ڕاستیە لەگەڵەوەی چاوی بینەری ئێمە و تۆ باسەکەی ڕانهاتوە لەگەڵ بینینی کورتە فیلم بەڵام هێشتا دەست بژێرێک لە خەڵک ماوە تامەزرۆی بینینی فیلمە لەبەروی کە ئەو خەو بەوە بینێ ئەم فیلمە کەی گەورابێ ئەم بزافەکەی گەورابێ کەی گەشاکە کەی وامان لێت هۆڵەکانی سینەما بۆ نمونە کاچی بۆ سێتی سینەما 4 هۆڵی هەیە 4 فیلمی کوردیتیان نمایش کرێ کەی ئەمە دروستە بێ ئەمەی کە ئێستا ئیچێنن ئەمە ئەرکی زۆر لایەنە لە ساڵانێکی زۆرە ئێمە چاوپێکەوتن لەگەڵ زۆرێک لە سینەماکاران ئەکەین بەڕاستی ئەم کێشانە ئەم گرفتانە بە بەردەوامی باس ئەکرێن ئەنی بۆ تەنانەت بەردێک ناخرێت سەر بەردێ لەسەر ئەم بابەتە بۆ زۆرینەی سینەماکاران هەر ئەم کێشەیە و دووبارەی ئەکەنەوە لە ڕاستیە کێشەکە دوولایەنەیە یەکەم چی لانی یەکەم سینەما نەبووە بە نەریتێکی کەلتوری لە ناو کۆمەڵی کوردیا تاکو و کوردەواری بتوانێت جۆرێک لە دیدگای جیاوازی هەبێ بۆ سینەما بۆ فیلم
نەریتی چوونە سینەما لە هەفتەکانی سەدەی ڕابردووە لەم شارە ئێمە نەریتێکی زۆر باو بۆ خەڵک چووە فیلمی من مناڵ بووم لەگەڵ دایکم و باوکما چوون لە سینەما فیلممان بینیوە ئەوەی کە وای کرد بۆ نمونە سینەما یا ئەو شێوازی چوونە سینەمایە نەمێنێ لە ڕاستە لە دوای شۆڕشی نوێەوە لە کاتێکا کە چالاکی پێشمەرگانە کەوتە شارەکانە و حکومەتە داپڵۆسێنەرەکەی ئەو سەردەما هەچ کەسێک بە شەو بهاتاتەوە شەوەکان لە سلێمانی مەرعی تەجەول بوو خەڵک نێتوانیم بچێتە دەرەوە هۆڵی سینەماکان داخران نەریتێک کە وردە ڕێی لێگیرا ئەم چوونی خانەوادەیە ئەم چوونی خێزانێ بۆ سینەمانەمە ئەو پەیوەندیە لە نێوان بینەری ئەمە و سینەمایە بڕا لە دوای ڕاپەڕین ئەم نەریتە دروست نەبووە بۆچی لەبەرەوەی کە ئێمە دابڕین لە دنیا بۆ هۆ گەمار و ئابووری کە لەسەر عێراق بوو فیلمی نوێ ناهاتە لای ئێمە بۆ فیلمانە لە سەتەلایتەوە یاخود لە هەندێشتی ترەوە داونلۆدیانەکە ڕیکۆرد دەکرا و پیشانیانایەوە بە داتا پرۆجێکتەرێک کە کواڵتێکی زۆر خراپی هەیە هاوکات هەندێک لە سینەماکانی سلێمانی ببورن کەم قسەیەکەم ئەمە حەقیقەتێکی تاڵا بێ بیڵێم کەوتنە پیشاندانی فیلمی پۆرنۆگرافی بەس بووی کە پارە پیاکەن یخۆ خێزانیش ناچێت بۆ سەری فیلمی پۆرنۆگرافی بزافێکی فیلم دروستکردن هاتەکایەوە کە ناوزەن فیلم دروست بوو تەلەڤیزۆنی گەلی کوردستانی ئەو کاتە چووە پشتی ئەمەوە یارمەتیە کۆمەڵێک فیلم دروست کرا هونەرمەندی ئازیز و هاوڕێی خۆشەویستمان کامەران ڕۆف هەندێک فیلمی دروست کردەوە بە کامێرای VHS کە هەندێک لەو هاوڕێیانەی ئێمە کە ئێستش لە دەورمانن ئەوان بەشێک بوو لەم پرۆدەکشن ستافەکە مەسەلەن بۆ منە کاک عوسمان نووری مۆنتاجی و فیلمانەی کردووە یا دراماکانی مۆنتاجە کرد ئەم هاوڕێیانەمان بزوتنەوەیکی فیلمسازیان دروست کرد کۆمەکێکی زۆر گەوریان لە پشتەوە بوو لە ڕاستیە ئەوەی کە لە پشتی ئەو بزوتنەوەی فیلمسازیە کوردیە بوو لە سەرەتای نەوەتەکانی ئێمە هێرۆخان بوو ئێستا غیابی ئەو خاتونە بە یەک دنیا سێکتەرەوە دیارە لە ئەم شارەیە ینی بەڕای منەگەر ئەو خاتونە ئێستا وەکو جاران لە کۆمەکەکانی خۆی بەردەوام وایە بۆ ئەم بزافی فیلمسازیە چوینە ئاسێکی ترە چوینە شوێنێکی تر سەیری بەرهەمهێنانی درامای تەلەڤیزۆنی کە سەیری فیلم کە سەیری زۆشتی ترکە ئەمە لایەنێکیانە لانی دوو هەمیان شتێکمان هێنایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی ڕۆشنبیری زۆربەی زۆری جارەکانە کەوێتە دەستێکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانیش بە حیزبێک ناسراوە کە حیزبێکە لەسەر بنەمای خەڵکی ڕۆشن فکر و خەڵکی خوێنەوار دروست کراوە هەموو جارێکە وەزارەتەیەچێتە دەست خەڵکیشی بۆ دەست نیشانەکە هیچ کام لەم وەزیرە ئازیزانەی کە دۆست و خۆشەویست و هاوڕێی منیشن هیچیان تا ئێستا سیاسەتێکی کەلتوریان دانەڕشتووە لەسەر بچینێ ئەو سیاسەتە کەلتوریە تۆ بتانی بایەخبی بە سینەما تۆ نازانی هێزی سینەما چییە وەزیری دەرەوەی فەرەنسا چەند ساڵێک پێش ئێستا وتارێکی نووسیوە لەسەر ئەمریکاڵێ ئەمریکا سێشت ڕایگرتووە هۆلیوود مارینز دۆلار سەری کە هۆلیودی پێش مارینز و دۆلار خستووە لەبەری کە ئەو لە هۆلیود خەریکی دروستکردنی ئینسانسازیە ڕەمزسازیە کارکتەرە بۆ دروستەکە هێزی مارینز بشانێ خۆ مارینز بەڕاستیەخۆ و هێزە گەورەی نییە کە ئێمە لە فیلمەکانای بینین کە سەیفن پرایڤەت ڕایانە بینی یاخود کە ڕامبۆکانی دروست کردو ئەینێرە بۆ ئەفغانستان و ئەفغانستان ڕزگارەکە یەک کاراکتەر و کارکتەرە نمایندەی ئەمریکایە ئێ باش ئێمە بۆ ناتوانین ئەم کارکتەرە جوانانەی ئەم هەموو شەهیدە ئازایکە ئێمە هەمانە ئەم کارکتەری لێ دروستکە ئێمە بۆ ناتوانین لە حسێن مەنسوور لەش شەهید شێرکۆ فاتح شوانی ئەم کارکتەرە دروستکەینەوە بۆ ڕامبۆ نەبوون بۆ هێزی ڕامبۆیان نەبوو ئەمە کێشەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی کەلتوری نییە لەسەر بنەمای ئەوەی کە بیر لەوە بکاتەوە سینەما چه هێزێکی گەورەی هەیە بۆی کە بتوانێت ئەم پەیامە نەتەوەییە کەلتوریە ئینسانیە گەورەیە بگەێنێکاتە دوو لایەنەیە لایەنێکیان خۆمانین ئەو بەشەی هونەرمەند و ئەو کەسانی کە لە دنیای فیلمسازی ئیشەکەن لایەنێکی تریشی حکوومەت و دەستگاکان و میدیا و ئەم شتانی ترن پێکەوە کۆمەکیەوە ناکەین کە لەبەرەوەی کە لە گرنگجی و هێزی سینەماتیان ناگەن یا لی تێگەین و لێ ترسین یا لی تێناگەین ڕاستی بۆ هیواین هەموو ئەو گرفتانەی کە تۆ باست کرد وردە بتوانێت چارەسەر بکرێت لە ئێستا بۆ ئایندا کاک بەرزان چۆن کورتە فیلمێک بەرهەم ئەهێنرێت یاخود بڵێم بۆ ئیڤنتێکی لەم شێوەیە بۆ فستیڤالێک ئەبێ ئەو فیلمە چۆن بێ ئایا تۆ لە خەیاڵی خۆت چیرۆکەکە ئەنووسیت چونکە بێگومان زۆر گرفت لە چیرۆکی بەرەمێنانی فیلمێکی یاخود کورتە فیلمێکیش هەیە و بزانم لەناو دەرهێنەران و لەناو سینەماکارانە لە ڕاستیە من دروستکردنیان فیلمە فاندێکم هەیە کە مەسەڵەن سیناریۆکم بۆ بردووە تەقدیمم کردووە و سەرنجی خۆیاوە هەندێک مەرجی هەیە سەرەن گرینگە تیای بێ لە ڕاستیان ڕەنگە هەندێک کات کێشە بێ لەوەی کە سەرەن کەسێک ئەم سیناریۆی بینێ ڕەنگە خۆی مەسەڵەن بە شێوەکی زۆر زانستی دروستکردنی سیناریۆ نەزانێت لە ڕاستیە من خۆم تووشی ئەوە بووم کە بیدایەت بۆم بردن سیناریۆکە وەسەڵەن هەندێک سەرنجیاوت لە ڕاستیە من خۆم زۆر قەنەعەتم پێی نەبوو
لەبەرەوەی کە پیانەوتم مەسەلەن ئەمە مناڵەت توندوتیژە ئەمە وایە ئەوە وایە من وتم من سینەما دروست دەکەم بەڕاستیە ئەوەی کە من یەکەم ڕاپۆرتێکی تیڤی نییە مەسەلەن بە ئاسانی تێپەڕێ ئەبێ هەندێک سانسۆر هەیە لەسەری دروست کرێ لەبەرەوەی کە فیلم ئەتوانێت بە شێوازێکی تر بێ بەڵام ئەخیرەن خۆشبەختانەوەن هاتنە پێشەوە لەوەی کە هەندێک شتیان پێوتن کە مەسەلەن وتیان بەو جۆرە وتم مۆکەی نەچمەوە بە شێوازێکی ترم سیناریۆی داڕێژینەوە بە شێوازێک ترێنینەوە ترەخیرە نێنامەوەوان قەناعەتیان بۆ وەزعا هەبوو دکتۆر دڵشادوانی پێوت بێتی وەبزانم داهاتێکی زۆر باش مەبەستم قەسمەوە بوو کە لە ڕاستیایە من لەژێر زۆر زەختا بوونەوەی کە من لە جامیعە خوێنی مەسەلەن کەمتریشتم لێ قبوڵ نەکراوە هەنی من دڵنیا بەلەوەی کە خوێندکارێک لەوێ تاو بوو بێ ئەزانێت چۆن سیناریۆ نووسیانی من کاکمەریوان ناوەڕێمە لێەوە ڕێزم بۆی هەیە ینی تووشی ئەوی نەبووم لە سەرەتا تووشی ئەو کێشەیە بووم وتم کاکە من جامیعەم تاوا کردوانی لایانی کەم 4 ساڵ لە شوێنێک بی ئەزانی چۆن سیناریۆ نووسی لە ئاخیرا هەمان سیناریۆژ بوو بەڵام هەندێشتمان دەستکاری کرد لە ئاخیرا خۆشبەختانەوان بانەڵێ گلەی مالێکە من سپاسیەوانەکەم کە بۆ من یەکەمین دەرچە بوو لێرە بتوانم فیلمێک دروستکەم وە گەورەترین کێشە ئەوەی کە دکتۆر باسی کرد وەزیری ڕۆشنبیری یا وەزارەتی ڕۆشنبیری نەزانێت ڕۆژی سینەمای جیهانی چ ڕۆژێکە لەو ڕۆژە فێستیڤاڵی ئەدەبی هەبێ ڕاستی ئەمە بۆ ئەوان کێشەیە چکە ئێمە لە چەندی مانگا قساکەین ئەمڕۆ 24 یەکە بڕیار و لە 28 دوانزە بکرێتەوە وەکو وەزارەت ئەبێ خاوەنی پلان بی چەند ڕۆژ دێ نازانم چەند ئەوە تێ دابش یەکەی لە ڕۆژی ئەوەی ئەوە ڕۆژی شانوی جیهانیە لەوە بەو جۆرە ئەنی مەبەستمەوەیە کە ڕۆژێک درەنگتر بکرا بزانام کێشە نەبوو دکتۆر بخراتە 29 لەوانەیە کێشەیەکی وا گەورە نەبووە بەڵام لەوانەیە ئەمە ڕەتکەمەوە بۆی کە دروستکردنی لە هەموو دنیا دروستکردنی فیلمێک لە پشتیەوە جۆرێک لە فۆنتەیە زۆر لە پارە هەیە بۆ بۆنمونە ڕەنگە ئەمان پێوەنی نەبێ بە دایری سینەماوە بڵام ئەوان بڕەپارێکیان مۆتەرخان کراوە کە بێ ئەمە دابەشێ بۆ چەند فیلمێک بۆ نمونە من خۆم بەیلاخاتی خۆم هەوڵم ماوە چەند ڕێگەیەکەوە کاک بەرزان هەنگاوی یەکەمی تۆ بۆ بەرهەمەنانی کورتە فیلمێکی سینەمایی ئەو هەموو قورسایە هاتووەتە ڕێگەت بەڵام تا چەند دڵخۆشیت بەوەی کە دوجار توانیت فیلمەکەت نمایش بکەیت کاردانەوەی بینەر چی بوو ئەمڕۆ بۆ فیلمەکەی تۆ زام حاجمەکی بوو کە لە وینێکی دروست کردووە یەکەم ئەزمموی و وەکو دەرێنەر ئەو لەحزەی کاڵەیە کشناڵێ ئەبورێتەوە مەسەلەن دوایی بە نازانم بۆچانی ئەو لەحزێت چێژیەوەنە هەیە بۆ کەسێکە بەڕاستی عاشقی شغی خۆی بێ وەکو کارسازێک ڕەنگەک تۆ لە ئاستە و وەستایانە بیەم و هەمیشە ئەو لەحزێن بێکێتەوە کە چۆن ئەو حاڵەتەی هەبووە هەڵبەت و کاتە خاوەنی کەسێکە بووە لەم شارە ئەوەی کە ئەم باسی کردن خەڵکی ئەم شارە خۆی دەستی هەبووە لە دروستکردنی فیلمە بازرگانێک ساری خۆی فرۆشتووە شتی فرۆشتووە بۆ دروستکردنی فیلمێک لەم شارەیە کە حاجیمەکی بەڕەحمەت بێ یەکەمین ئاکشن ئەو کردوێتی بۆ فیلمەکە هەمیشە ئەوم بیر بووە لە حەزەی کە چەند تامیە چەند چێژی هێتەوە وەکو ئینسانە بتوانانی فیلمێک دروستکەی لە ڕاستیە بە تایبەت لێرە بتوانانی فیلمێک دروستکەی ڕاستیا تووشی یەک دنیا کێشا بیتۆیانی باشە دکتۆر ئێستا لە ساڵی 2022 بێگومان زۆر لەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردووە هەبووە بۆ بەرهەمەنانی فیلم ئێستا لەوانەیە زۆریان لەلایەن سینەماکارانەوە تێپەڕی بن بۆ نمونە بابەتی کامێرە بابەتی لایتین زۆر بابەتی ترکەیە کە پێشووترا گرفت بۆ دەرهێنەر بە تایبەتی ئایا گرفت چیە کە ئێمە ئێستاش ناتوانین فیلمێک دروست بکەین کە کوالێتەکەی زۆر باش بێ بۆ نمونە چاوی بینەر بانەڵێن ڕکابەری فیلمەکانی ئەمریکا و هۆلیوود بکە یاخۆ بڵێن سیناریۆکان چۆنن بەڕای تۆکو دکتۆرێک لەمڕۆ زۆر جار هێڵن تەکنیک زۆر باشە ڕنگ زۆر باشە دەنگ زۆر باشە بەڵام ببین ئەڵێ سیناریۆکان زۆر زایفن یاخود ئاکتی ئەکتەرەکان بەدڵی بینەر نییە پرسیارەکەی تۆ ڕێکەوتی شتێکی سەیرەکە من ئەمڕۆ لەگەڵ خوێندکارەکانی خۆما یەکەم وانەی ستۆری تێڵینم پێوتن بە بەردەوام لە دەستپێکی و یەکەم وانەی ستۆری تێڵی نابەوە دەست بەکەم هیچکۆک کە دەستەکە کە قسە لەسەر سینەما کە ئەڵێ تۆ پێویستیت بە سێ شتە بۆی کە فیلمێکی باش دروستکە یەکەم چیرۆک دووهەم چیرۆک سێم چیرۆک کێشەی سەرەکی فیلمسازی کورد ئەوەیە نازانێت چیرۆک بجێڕێتەوە ژیانی ئێمە وڵاتی ئێمە مێژووی ئێمە لێوان لێوە لە چیرۆک بەڵام نووسراونەتەوە ئێمە نازانین بیجێڕینەوە نازانین بیجێڕینەوە جێڕانەوە مەبەستم لەوە نیە حکایەت بکەین مەبەستم لەوە ئێمە نازانین بە وێنەم چیرۆکانە بجێڕینەوە ئەمە مشکلەکە جینا تەکنیکەڵی دووسە باسی تەکنیکی ڕوتی کێشەی کامێرامان نییە منێ ئەلکسامان هەیە ئەلکسامان هەیە ئەلکسا پرۆمان هەیە کێشەی کامێرەمانمان نییە لە ڕاستیە
کێشەی دەنگیشمان کێشەی دەنگیشمان تا ڕادەیەک هەیە خۆ کە ئەحمەناتق جێگیر بێ لە وڵاتە کێشەی دەنگیشی تیانەیەڵێ کێشەی تەکنیکی بەڕاستی تا ڕادێکی زۆر چارەسەر بووە لە ڕۆژگارێکە ئەو هاوڕێیانەی ئێمە ینی من بە حکومی کە لە میدیای کوردیا زۆر ئیشم کردووە لە 92 هەتاکو 2006 لە ڕۆژگارێکە کامێرەمانەکانی کوردسات بە کامێرایەکی سۆنی دەستی کە سەرەتا داهات بوو کامێرایەکی بچووکی ئەمە نەبوو تەنانەت بزانم کاک مەریوان عەبدوڵڵا بوو ناوی نابوو چەرخ بۆ نمونە کامێرەمانی چۆک و سیروان محەممەد فیلمێکی بەمە دروست کردووە فیلمێکی دۆکیمنتری لەسەر هەڵەبجە دروستی کردووە کواڵیتی ئەو بەرهەمە هەتاکو ئەم ڕۆژی ئەوەی سەیری کەیتەوە لەگەڵ منە فیلمێکی بۆ من دروست کرد وەکو دیۆپی لەگەڵ ما بوو وەکو هەموو شتێک لەگەڵ منە ئیشێکمان کرد پێکەوە بە ناوی کامیل بەو کامێرا بچکۆلێ فیلمێکی دروست کردووە منم فیلمم لەگەڵ خۆم برد بۆ زانکۆی وێڵز بۆی کە بم بە خوێندکاری ماستەر 2 دقیقیان سێکێک سەوتیان تۆ جیرایی وتم ستۆپ وتم من نیم ئەوەی لە پشتی کامێراکەوە زەلامێکی ترە وتیان ئۆڕایت ئەمە بینین مە لە توی وەرەگرین فیلمەکە ناوی تۆی لەسەرە کەواتە ئەمە مشکلەمان لە تەکنیکان نییە کامێرەمانی زۆر باشمان هەیە مۆنتێری زۆر باشمان هەیە باسم گرتم کاک عوسمان نووری لە 92 بە 2 ڤیدیۆ فیلمی مۆنتاژ کردووە کاکە جان بڕۆ سەیریکە بڕۆ سەیری فیلمەکانی کامێرا ڕۆفکە کە بە 2 ڤیدیۆ ڤیدیۆیان پاوسەویتر بەریان مۆنتاژ کرد ئیشە سەی و کەتانەکە کە تایەتی مکسەری لە بەردەستانە بۆ 2 ڤیدیۆ کردویت کەواتە تەکنیکەڵی کێشەمان نییە لە ڕاستیە کێشەی ئێمە کێشەی جێڕانەوەی یعنی سیناریۆ یعنی چیرۆک پڕپڕە لە چیرۆک وڵاتەکە بەس ئێمە نازانین ئەم چیرۆکانە بجێڕینەوە لەبەرەوەی ستراکچەری سیناریۆ نازانین چیرۆک چۆنی دروستە بێت وڵاتەکەمان پڕە لە چیرۆک نووس چیرۆکە نووسن وەکو سینەما نابێ ئەم چیرۆکەی کاک بەرزان خۆی خوێندکاری تۆ بووە و لە ئێستا بە خۆشحاڵیەوە ماوەی چەند ساڵێکە ئەو خوێندکارانەی کە لە بەشی سینەما بە بڵین بەشی سینەما تەواو ئەکەن پێشووتریش لە چاوپێکەوتنا من و تۆ باسمان لەوە کرد بیرمان نزیکی 2-3 ساڵ پێش ئێستا باسمان لەوە کرد کە لەوانەیە یاخود بڵێن بە دڵنیاییەوە بانەڵێن لەوانەیە کۆلێژی سینەما بەشێک لە بڵێن سینەمای کوردی بگۆڕێت یاخود ئەو کەسانی کە بە ئەکادیمین لەوانەیە بتوانن شێوازێکی جوانتر یاخود باشتر بۆ ئایندەی سینەمای کوردی فراهەم بکەن تۆ زۆر گەشتبین بووین لەو بێگومان زۆر گەشتبین بووین بەڵام کاک بەرزان ئێستا خۆی دەرچووی ئەو کۆلێژەیە چی ئەتوانن ئەم خوێندکارانەیانی بۆ ئەم هەموو گرفت و بۆ ئەم هەموو کێشەیە بکەن ئێسکاک بەرزان با لەبەر مامۆستاکەی خۆت پرسیار بکەم تۆ خۆت بە ئەکادیمی ئەم کۆلێژە تەواو کردووە چ جیاوازیەک ئەبینی لە نێوان بە بڵین خۆت هەر بۆ خۆت ئەو کاتی کە خوێندکار بووی ئێستا کە خۆت ئێستا وەکو سینەماکارێک کاری دەرهێنانەکەی ڕاستیا یەک دنیا جیاوازی هەیە من نمونەی هینێنمەوە بەلەمی خنکاو کوڕێک ناوی حەمەتایارە ئەم فیلمی دروست کردووە واتە جێڕانەوەی چیرۆک بە شێوازێکی ناواقعیە واتە کاتێک ئێمە وێنابینی نوێنەیەکی هاوسەنگ نییە لە ڕووی هاوسەنگەوە لە ڕووی سێتەپی کامێرە لای تۆ ئۆکەی بەڵام لە حزەی کابینی کام کەسە لە چاوی لە POV پاڵانی فیلمەکەەوەی شەکابینی بەڵام ئەگەدار و هەندێک خەڵکی گوتان کە فیلم بۆ ئاوایە ئەم وێنەیە بۆ ئاوایە بۆچی هاوسەنگی مەسەرەن کامێرەکە بە شێوازێکە کارکتەر لە شێوازێکا وەستاوە ئەوتری بۆچی ئەو فەراغایە واتە هەموو ئەوانەی کە ئەویان تاو کردووە ئەمە ڕێکلام نییە لە ڕاستیە من دوایین گریم لە داری سینەما کردانی لەگەڵەوە شاد زۆر مای دەستخۆشن لەبەرەوەی کە دەرگایان کردەوە بۆ یەک دنیا خەڵکی وەکو من کە گەنجن ئەگەدارم گلەی کاکمەریوان کراوتەنە بۆچی کاکە نەبڕایەوە بەشی کۆلێژی سینەما نازام چی کابرا خەونی هەیە چیرۆکی هەیە بیکا بێوێنە تکە ڕێگەی لە مەگرە ئەنی ئەوان هاوکار بوون هەموو ئەوانی کە کراونەوە فیلمانە بێجگە 1-2 فیلمی تری تایە فیلمی کاکاوڕێ لەگەڵ 1-2 کامەران ئەمان تەمەنیان هەیە لە چاوەیەمەوە منمیشە من ڕێزم هەیە بۆ کەسانی کە پێش من نیشان کردو تکای ئەمە بۆەوە نییە بەڵام من باشترم ئەو زۆر لە من ئەکرێ باشتر بێ بەڵام بەبەستم ئەو جیاوازی هەیە کە دروستکردنی وێنەیە تۆ چۆن دروستێکی و گەنجێک ئەو چۆن دروستی کردووە یەک دنیا جیاوازی گەورە هەیە لە نێوان ئەو دوو فیلمە لە ڕاستیە ڕاستە ئەوەی مامۆستا بەرزانە لێ ڕاستە بۆ نمونە ئەو ئیشەی کە محەممەد تایار کردوتی لەژێر کاریگەری گۆدار و نیوێڤی فەڕەنسیایە لەبەرەوەی کە ئەم دنیای ئەکادیمیە تووشی ئەو کێشانە تەکات تووشی کێشەوە تەکاتۆ بەر سینەمای جیاواز بە دەرهێنەری جیاواز بە ستایلی فیلمی جیاواز بەس فۆرمی جیاوازەکەوی ئەو بەرکەوتنانە کاریگەری و لەسەردانێت و کاریگەریەکە و ڕەنگەیاتەوە سەلەن مامۆستا بەرزان کە خۆی ئیشەکە هەوڵەیە ستایلێکی نوعێک لە ریالیزمی ئەفسونی بێنێتە ناو فیلمەکەیەوە تۆ بەشێک لەم فیلمە خەیاڵە بەشێک خەونە بەشێکی واقعە ڕێکار بە هەمان شێوە ئیشی کردووە بە هەموو دنیاشا دروستکردنی فیلم ئەوەی کە دکتۆر باسی کرد ئەو یاریکردنەیە مەسەڵەن تۆ لە کوێ
خۆ دۆزیتەوە لەکان فرێمە پێ دوای ئام فرێمە تۆ زۆر باشەتوانی باشترین دەلاقە بۆی تۆ توانی قسە بکەی بتوانی بنەی تا دروستکەی لە ئیڤنتێکی لەم شێوەیە بزانام دەستخستنە سەر گرفتەکان گرنگترە وەک لەوەی پیا هەڵدان بێت وانە ڕاستە دەرهێن ڕخنەگرێکی تونسیە بەنای محەممەد مەدیونی ئەڵێ شلانەکانی تر هەمووی باشن بەس با باسی خراپەکانکەن بۆی چاکتریکەین زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم لەم بەشی پرۆگرام لەگەڵم بوون و بۆ هیوایم کە بتوانین ئێوە وەکو دەرهێنەران و وەکو کەسانی پسپۆر و ئەکادمی لە نێو بواری سینەما لە ئایندە کاری باش و ئیڤنتی جوانتر بەڕێوە ببرێت و کاری ئێوە جارێکتر ببینی